ڕۆژ لە دوای ڕۆژ کێشە و گرفتەکانی بەردەم کارەبای 24 کاتژمێری و پرۆژەی ڕووناکی زیاتر دەبن. خاوەنی مۆلیدەیەک دەڵێت لەگەڵ قایمقامی هەڵەبجە گەشتوونەتە ڕێکەوتنێک لەسەر دووبارە کارپێکردنەوەی مۆلیدەکانیان لە کاتی بڕانی کارەبای نیشتیمانی، بەڵام بەشێک لە خاوەن مۆلیدەکان ڕازی نین بە ڕێکەوتنەکە و لەگەڵ داگیرسانی مۆلیدەکانیان نین. بەڵێ دەستخۆشتان یەکەم بەخێر بن. تەمان ئەو گرێبەستەی کە لە نێوان پرۆژەی ڕووناکی و خاوەن مۆلیدەکان هەبوو لە کاتێکە ئەوان گرێبەستەکان هەڵوەشاندەتەوە، ئێستا گرێبەستەکە وەشاوت. ئێمە ئەوەیەکەین، ئێمە ئێستا بۆ نمونە ئێمە لە قایم بزە بەڕست کاکسمکۆ لەگەڵ خاوەن مۆلیدەکان کۆ بووە کە بەڵێنی پێدان هەر شتێک ئەو لە توانای هەبێ بەرامبەر خاوەن مۆلیدەکان بیکاو و ئەرکی بەرپرسیارەتی مادی خستە ئەستۆی خۆی. لێرە هەمووان کۆبوونەتەوە باسی کێشە و گرفتەکانی کارەبای هەڵەبجەیە، هەرچەندە بەڕێوەبەری کارەبای هەڵەبجە لێرەیە، بەڵام ئامادە نەبوو لێدوان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بدات لەبارەی کێشەکانی کارەبای پارێزگاکە. چالاکانی کۆمەڵی مەدەنیش دەڵێن پێویستە حکوومەت جارێکی تر گرێبەست لەگەڵ مۆلیدالیەکان بکاتەوە. سەرڕای ئەو تێبین و سەرنجانی کە هاوڵاتیان هەیەە لە سەر پرۆژەکە ومێدەکەن کە پێداچوونەوە بە بابڵی ئەو ڕێژە پارەی کە دانراوە بۆ ئەو کیلۆواتانی کە دەدرێ بە هاوڵاتیان ومێدەکەن کە پێداچوونەوەی بە ئەو ڕێژەیە بکرێ و کەم بکرێتەوە بەهۆی ئەوەی کە ئەو عقدە لە نێوان خاوەن مۆلیدەکان و پرۆژەی ڕووناکیە هەبووە هەڵوەشاوەتەوە، بۆیە ئەکرێت دووبارە ئەو عقدە با بڵین بکرێتەوە و بۆ ئەوەی خاوەن مۆلیدەکانیش بتوانن مۆلیدەکانیان هەڵکەن بۆ هاوڵاتیان. لە هەڵەبجە 69 مۆلیدەیالی هەیە و کۆتاییمان گیانزێم ساڵ پرۆژەی ڕووناکی گرێبەستی لەگەڵ مۆلیدەکان هەڵوەشاندەوە، ئەوانیش ئامادە نین بێ بەرامبەر مۆلیدەکانیان هەڵبکەنەوە. هاوڵاتیانیش لە دڵڕاوکێدان وەرکات کارەبای نیشتیمانی و پرۆژەی ڕووناکی ببڕێت، دەبێت بۆ ماوەی چەندین کاتژمێر بە تاریکی یان لە بەردەم ڕووناکی چرا و مۆم دابنیشن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.